ڕۆژی یادکردنەوەی قوربانیان یاخود بەرکەوتوانی چەکی کیمیاییە کە ئەمڕۆ واتە 11 بۆ ڕۆژی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەستنیشان کراوە. ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە دیارە چەند ئامانجێکێک لەو ئامانجانە با بڵێن خزمەتکردنی ئەو تاکانن کە بەرکەوتووی چەکی کیمیایی وهاو کات یادکردنەوەی قوربانیانی چەکی کیمیایی و لە هەمان کاتیشدا فشارێک بێت بۆ ئەو وڵاتانە یاخود بەکارنهێنانەوەی چەکی کیمیایی بە هەر هۆکارێک بێت هۆکاری سیاسی بێ یاخود جەنگ بێت لە جیهاندا کامە کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست دەکات. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ڕاستەوخۆ لە ئاڵەبجەوە میوانێکمان دەبێت ئاراس ئابدەکرم جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین دیاریکردنی ئەم ڕۆژە چ کاریگەریەکی دەبێت و هاوکاتیش خزمەتەکان بۆ قوربانیانی چەکی کیمیایی چی دەبێت. کاکارا سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی. دەمەوێت بپرسم دیاریکردنی ئەم ڕۆژە پێشە شتێک چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت لەسەر بەرکەوتوانی چەکی کیمیایی یاخود قوربانیانی چەکی کیمیایی؟ سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ کورساتی خۆشەویست بۆ ئەم تەوەرەی دیارە کورسات هەمیشە پێشنگ بووە ساڵانە لەسەر مەسەلی یادەکان ئەو یادانی کە تایبەتە بە جینۆسایدی گەلی کورد. بۆ خۆتان باشە زانین یەکێک لەو شوێنانەی کە هەمیشە بەرشاڵاوی کوشتن و شەیدکردن کەوتووە گەلی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئەو تەکنۆلۆژیا زۆرەی کە بەرهەمی هێناوە لەگەڵ ئەو پێشکەوتنی کە لە وڵاتانە بە ئەنجامی گەیاندووە چەکێکی دروست کردووە کە دوای چەکی ئەتۆمی بە کوشندەترین چەک بەکاردەهێنرێت کە ئەویش چەکی کیمیاویە. دیارە چەکی کیمیاوی لە بەتایبەتی لە پێش جەنگی جیهانی یەکەم و دوایش جەنگی جیهانی دووەمە زۆر بە قورسی بەکارهات بەتایبەت ئەڵمانیەکان لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە زۆر بە توندی بەکاریان هێنا. کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو کاتە هەموو جیهان دەرکیان بەوە کرد کە ئەم چەکە چەکێکی زۆر مەترسیدارەوە تەڕوشک پێکەوە ئەسووتێنێ بۆیە پێویستە هەرچێک هەیە ئەم چەکە ڕاگیرێت و بەرهمێنانی ڕاوەسێت. بەداخەوە لە ساڵانی ڕابردوو لە سەدەی 90 هەم و بە تایبەتیش سەدەی 20م چەند جارێک ئەو چەکە بەکار هاتووەتەوە بە تایبەت لە کۆتایی سەدەی 20 لە شەڕی عێراقیێرانە حکوومەتی عێراقی بە بەردەوامی لە سەر سنوورەکانی شەڕەکانە بە تایبەت سنووری کوردستان ئەم چەکەی بەکارهێنا بە تایبەت لە سەردەشت و هەڵەبجە و شەناقسێ و دواییش دابەزیە خوارە بۆ ناو شارەکانی شار و گوندەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە قەراخ و بادینان و ئەتوانم بڵێم زۆرترین چەک و تاقیکردنەوەی ئەو جۆرە چەکەی کە وڵاتانی زلهێز بەکاریان هێنا بۆ هاوکاری حکوومەتی عێراقیان پێکردووە ئەو چەکەیان بەکارهێنا تاقی کردەوە لە سەرگەلی کورد. کۆمەلگای نێودەوڵەتی دەرکی بەوە کرد کە ئابێ ڕۆژێک دابنرێت بۆ ئەوەی کە ئەم چەکە وەکو یادکردنەوەیەک یادی بریندارەکان و قوربانیەکان بکرێتەوە. بۆیە من بە ناوی خەڵکی هەڵەبجەوە پرسە و سەرخۆشی لە کەسوکاری شەیدانی کیمیاباران و گەلی کوورد دەکەم و پرسە و سەرخۆشی لەو کەسانە یەکەم بەهۆی کاریگەری چەکی کیمیاویەوە بۆ ئازارەوە کلاونەتەوە گیانیان لەدەستداوە. لەخوا پاڕێنەوە کە ئەوانی کە بریندارن خوا شفایەکی عاجلیان بۆ بنێرە چکە بەڕاستی لە ئەو کاریگەری چێکە هاوشێوەی نەخۆشیێکی زۆر کوشندەیە و ئەو دەرمانەی کە بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ هەڵەبجە ئەنرێت تەنەها ڕێگریکردنە لە تەشەنەکردنی زیاتری ئەو چەکەی کە بەرامبەر بە هاوڵاتیانی هەڵەبجە بەکار هاتووە. ساڵانە لە سیمانگ 11 بەرنامە دانرێت لەسەر ئاستی جیهان کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان کۆبوونەوە کات لەسەرەوەی کە هەوڵ بدرێت ئەم چەکە لەسەر ئاستی دنیا بریندارەکانیان یادیان کرێتەوە قوربانیەکانیان یادیان کرێتەوە. ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان 16 سێمان هەیە بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە، بەڵام نەتەوە یەکگرتوەکان و کۆمەلگای نێودەوڵەتی سیمانیان داناوە بە ڕۆژی قوربانیانی چەکی کیمیاوی کە خۆیان ئەزانن کە چەندێ دڕندەیە و بە تایبەتی بەریتانیا و بەریتانیا یەکێکە لە وڵاتانە کە ساڵانە لە مانچستەر یادی ئەم نهێشتنی چەکی کۆکوژە ئەکرێتەوە. ئێستش لە لاهای بەبەردەوامی چەند ساڵێکە ئێمە زانین ئەم یادە ئەکرێتەوە. بەڕاستی یادکردنەوە سوکنایی دڵی برینداران و قوربانیانی چەکی کیمیاوی نادات. دەبێت کۆمەلگای نێودەوڵەتیەوە ڕاستیە بزانێت کە هەر خۆیان سەبەبکارن لە دروستکردنی ئەو چەکە و هەر خۆشیان بێدەنگن لە ئاستی ئەو وڵاتانەی کە چەکی کیمیایی بەکارهێن. بەڵێ کاک ئاراس لە ئەمڕۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە هەڵەبجە ئەو چالاکیانی یاخود ئەو کارانەی کە دەکرێت بۆ
ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی چەکی کیمیایی چی دەبن؟ بەڕاستی ئەوەی کە من ئاگادار بم بەڕێوەبەرایەتی شەهیدان و مۆنومنتی هەڵەبجە لەگەڵ کۆمەڵی قوربانیان و کەسوکاری شەهیدان بە یادداشت و بەیاننامە هاوسۆزی و هاوغەمیان بۆ کەسوکاری شەهیدان و بریندارەکان دەربڕیەوە و یەکێکە لەو هەنگاوانی کە داوا لە بەبەردەوامی چەند ساڵێک کە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەگرێت تکایە ئەم چەکە ئەو چەکانی کە لە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی بڕیاری لەسەرێ درێت کە نەهێڵڕێت تکایە کارێ بکەن کە بەکار نەهێنرێت. من بۆ مێژوو ئەمە لە کورساتی خۆشەویستەوە وەکو یەکەم جار ئەم بەڵگەنی هێنیە باسەکەم. زۆر جار باز لە نەبوونی چەکی کۆکوژەکەن لە عێراقە کە سەدام حوسێن چەکی کیمیاوی نەبووە و ئەو گرتنەی سەدام حوسێن هیچ بەڵگەیەک و هیچ پاساوێکی نەبووە. ڕاستە ئێمە وەکو هەڵەبجە وەسیلەیە بوون بۆ لێدانی حکوومەتی عێراقی و ڕوخانی سەدام حوسێن کە بە بەڵگە من خۆم یەکێ بووم لەو شایەت حاڵانە، بەڵام ئەمەی کە بە بەڕێستانەڵێن بەدەیان بەڵگەی باوەڕ پێکراومان لەبەردەسایە کە شایەت حاڵەکان ماون، یەکێ لەو مستەودعانەی کە لە چەکی تیا دروست کراوە، یەکێ لەو شوێنانی کە چەکی تیا شیاراوەتەوە لێرەوە لە ڕێگەی کورساتی خۆشەویستەوە ڕایەگەێنم گەورەترین مستەودع کە لە کاتی خۆیان بینراوە و بەڵگەشی لەسەر کۆکراوەتەوە و تا ئێستش ما بێت لە فەلوجە لە حەسوەیە گەورەترین بارگای کۆکردنەوەی چەکی کیمیاوی هەموو سوپای عێراق لە منطقەی حەسوە و هەچ کەسێ بەڵگەکەی بێ ئێمە تیمێک هەین لە هەڵەبجە ئامادەی شوێنەکەیان پێ پیشاندەین. بۆیە لێدانی حکوومەتی عێراقی و ڕوخانی حکوومەتی عێراقی و ئەو بەڵگانەی کە کۆکرایەوە لەسەر سەدام حوسێن خوازیارین کە گەلانی عێراق و بە تایبەت خەڵکی کوردستان گومانیان لەوە نەبێت کە سەدام حوسێن چەکی نەبووە بە دڵنیاییەوە بە بەڵگە بەلامانەوەی من بۆ خۆم بەڵگەی تەواوەتی بەلاوەیە و چەند جارێکیش هێزەکانی ئەمریکای لێ ئاگادار کراوەتەوە تەنانەت بە دەستنیشانی شوێنەکانیشیان بۆ کراوە، بەڵام لە منافەسەی حیزبای سیاسەتی ئاستی نێودەوڵەتی زۆر جار دژی ئەو هەڵوێستە قسەیە کرد کە گوایە عێراق چەکی کیمیاوی نەبوو، ئەوە شتێکی دروست کراوە. بۆیە مەسەلەی چەکی کیمیاوی ئەگەر تێبینی بکەن لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لەم چەند ساڵەی ڕابردووە و چەند ڕۆژێک بەر لە ئێستا جارێکی تر چەک بەکار هاتوێتەوە، چەکی کیمیایی بەکار هاتوێتەوە بەرامبەر بە گەلی کوردوە لە سووریا بەکار هاتوێتەوە. بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی ئەو بڕیارانەی کە ئەیدات لەسەر وەرەقە بڕیارەدات، لەسەر ئەمری واقع بڕیار لەسەر نێشتنی چەکی کۆکوژ نادات. چەکی کۆکوژ ئەبێ بە بڕیارێکی نێودەوڵەتی بکرێت. من بۆ خۆم وەکو هاوڵاتیەکی هەڵەبجەی وەکو یەکێ لە زۆرترین قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە هەرگیز گومانم نییە کە سوپای عێراقی بە نهێنی نەزانێت چەکە کیمیاویەکان لەکوێیە و گومانیشم نییە کە ئەگەر هەر هێرشێ بکرێتە سەر کورد هەموو جۆرە چەکێک بەرامبەر بە پێشمەرگە و گەلی کورد بەکار نهێنێت. لەبەرەوە هەمیشە مەترسی بەکارهێنانی چەکی کیمیاوی لەسەر هەموو تاکێکی کورد و دووبارەکردنەوەی لەسەر ئاستی شارەکان لەو شوێنانی کە جەنگی تایە گومانی تێدا نییە کە چەکی کیمیایی بەکارهێنرێتەوە. بۆیە ئەو کۆبوونەوە و کۆڕانەی کە بەڵێ بەڵێ ئافو دەمێ ئەوە بپرسم بازەوە دەکەیت کە کۆمەلگەی نێودەوڵەتی تەنها لەسەر کاخەس دژی بەکارهێنانی چەکی کیمیاییگین لە ئەمری واقعا ڕەنگە ئەگەر جارێکی دیکە بەکار بێتەوە تەنها ئیدانەیەک بێت کامەش با بڵێن لە کاریگەری و ئازار و خەمەکان کەم ناکاتەوە. هۆکاری ئەمە چێکە کۆمەلگەی نێودەوڵەتی تەنها لەسەر کاخەس دژی ئەمە بێت؟ من بەڵگەیەکی واقع بۆ بینەرانی خۆشەویست و بەڕێزیشتان باسکەم. ئێمە چەند جارێک سەردانی ئەو شوێنانەمان کردووە کە هاوشێوەی هەڵەبجە و وەک هۆلۆکۆست وەک هێرۆشیما و ناکازاکی جنوبی ئەفریقا تەنانەت بەریتانیا و ئەمریکا ئەوەی کە ئێمە بینیمان و تێبینیمان کردووە ئەوان بڕیار لەسەر بە بەیاننامەیەک بڕیار لەسەر نەهێشتنی چەکی کۆکوژەدەن، بەڵام لەسەر ئەمری واقع ململانەیەکی سیاسی بلۆکی غەرب و شەرقەیە کە ئەگەر وە بیرهێنانەوەک بێنینەوە من خۆم بیرم بێ ڕامسفێڵ وەزیری خارجی ئەمریکی لە ساڵی 89 گومانمانەیە کە چەکی کیمیاوی بەکار هاتبێت و عێراق بەکاری هێنابێت. ئەمە جۆرێک لە سیاست هەر هەمان دەسەڵاتی باڵای هەموو دنیا کە ئەمریکایە کۆڵم پاوەڵ ساڵی لە کۆتایی مانگی 11 ساڵی 2002 سەردانی هەڵەبجەی کرد کە ئەو کاتە من نوێنەرایەتی کەسوکاری شەهیدان وکە لەسەر مەزاری شەهیدان و بە ئامادەبوونی خودی جەنابی خوالی خۆش بوو مامجە لە مۆبایلەکەی دەرهێناوتی ئەگەرەتانەوە بزانن کە حکوومەتی عێراقی چەکی کیمیاوی هەیە وەرن سەیری هەڵەبجە بکەن. ئەم سیاسەت و ململانەیە زۆر دەوڵەت و زۆر شار و زۆر شوێنی لێقەوماوی وەکو هەڵەبجە بوون بەژێر ڕکێفی ئەو ململانە سیاسی کە لەسەر ئاستی دنیا هەیە. لەلایەکی ترەوە لە دادگای لاهای سەرنج بدەن وڵاتانی زلهێزی پێنجکۆیەک
هەمیشە بڕیار لەسەرەوە دەن کە نابێت چەکی کۆکوش بەکاربێنێ بەڵام دادگای لاهای یەکێکە لەو دادگایانەی کە دروست کراوە دوای ساڵی 2023 دروست کراوە بۆ ئەوەی لیژنە دروستکەن لەسەر ئەو شوێنانی کە جینۆساید بەرامبەر گەلەکان بەکارهاتوە. ئێمە هەڵەبجە چەند جارێک لیژنەی تایبەتی چوەتە لاهایی و لەگەڵ ئەو وڵاتانە قسەیان کردەوە و لەگەڵ نوێنەرەکانیان دانیشتن کراوە. ڕاستە بانگێشتی ئەمە کە نەچین لە کۆڕکۆبوونەوەکانیان نەدانیشین بەڵام دوابڕیار و دواپەسەندی خۆیان ئەوەیە کە ئێمە دوای 2002 هەر بڕیارێک درابێت هەر شوێنێک جینۆسایدی بەرامبەر بەکار هاتبێت ئێمە ئەوە ئەخینە ناو بەشی دادگای لاهای هەرچەندە ئێمە وەکو تیمی پارێزەرانی کەیسی کیمیابارانی هەڵەبجە باگلە یەکیش لە پەرلەمانی کوردستان بکەین کە زۆر هەوڵماندا ساڵی پار و ئەم ساڵیش کە پرۆژە یاسایەک کۆدەنگێکی لەسەر بدەن چونکە ئەمە کارێکی زۆر بەپەلەیە بۆ قەرەبووکردنەوەی زیانە مادیگیانەکانە بۆ پەسەندکردنیەوە یەکە کە بەغدا ڕازی نییە کە دان بە قەرەبووی زیانە مادیگیانەکانی گەلی کووردا بنێت لە دادگای لاهای پرۆژە یاسایەک لە پەرلەمانەگەر دەربچوایە هەتا چەند مانگێ بەر لە ئێستا ئێمامانتوانی لە دادگای لاهای بەڕێگایەکی یاسایی نێودەوڵەتی کەیسی جینۆسایدی گەلی کورد بەرینە ناو دادگاوە بەڵام بەداخەو پەرلەمان ئەو کەیسیان بە هەند وەرنەگرتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی دادگای لاهای لە ڕابردوو خۆی ئەڕوانێت کە زۆرێک لە وڵاتانەی کە ئەندامن وڵاتەکانیان هاوکاری حکوومەتی عراقیان کردووە بە پێدانی چەکی کۆکوش کە نمونەیە و چەکەی لە ئاستی کوردستان و ئێرانیەکان بەکارهاتەوە بۆیە ئامادەنین ڕابردووی خۆیان بخەنە بەردەمی دادگایەکەوە کە وڵاتەکان تێوەگلاوە لەو چەکەی کە بەرامبەر بەگەلی کورد بەکارهاتوە بەرامبەر بەگەلانی ئێران بەکارهاتوە بەرامبەر تەنانەت بەگەلی عراقیش بەکارهاتووە بۆیە ئەوان زۆر بە بەرنامە و بە پلانیش لەسەر مەسەلەی کیمیاویەکەکەن بۆیە ئاستی نێودەوڵەتی من هەمیشە بە گومانم لەسەر ئەو بڕیار و شتانەی لەسەر وەرەقە نووسیویانە من بۆ خۆم لە چەندین کۆڕکۆبوونەوەی نێودەوڵەتی بەشداریم کردووە ئەوەی لەسەر وەرەقە نووسیرێتەوە لەسەر ئەمری واقع جێبەجێ ناکرێت. باشە کاک ئاراس دەمەوێت ئەم بابەتە بە دیوێکی دیکەش قسەی لەسەر بکەین کە ئەم ڕۆژە دەرفەتێک بێ بۆ خزمەتکردنی قوربانیانی چەکی کیمیایی ئەو کەسانی کە بەرچێکی کیمیایی کەوتون کە سوکاری ئەوەی کە با بڵێن کەسێکی مردووە و خۆی ماوە لە ژیاندا پێویستە قەرەبووەکان چی بێت و چۆن خزمەت بکرێت کاتێک کە چەکی کیمیایی هۆکار بۆ ئەم زیانە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی خزمەتەکان چین بۆ قوربانیان یاخود بەرکەوتوانی چەکی کیمیایی ئێمە ڕاستیەکە ئەوێ هەمیشە باسی کەین ئەو هەنگاوانەی کەنراوە بۆ خزمەتکردنی کە سوکاری شەیدان کراوە بەڵام لەسەر ئاستی داخوازی داواکاریەکانی خەڵکی سنوورەکە و ناوچەکە نییە. ئێمە لە کیمیابارانی هەڵەبجە جەختی زۆرمان کردەوە کە نەخۆشخانەیەکی کیمیاباران دروست کرێت بەڵام هەتام لە حەزەیە کە من قسە لەگەڵ جەناب تاکەم لە دوایین کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی و نەخۆشخانەی کیمیابارانەکە کە قسەمان کردو بەداخەوە این ساڵ حکوومەت یاریێمی کوردستان بودجەی بۆ نەخۆشخانەکە دابین نەکردو ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و لە هەوەی لەوە ناخۆشتر کە هاوڵاتیان بزانن ئەو نەخۆشخانەیە تا ئێستا چونکە من افتتاحی نەخۆشخانەکەم کردوە جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوباد ئامادە بوو و وەزیرە بەڕێزەکان ئامادە بوو دەبوو لە افتتاحیەکە ئەو نەخۆشخانەیە هەموو شتێکی تەواو کرایە تەنانەت دەور و تەسلیمی نەخۆشخانەکە نەکراوە بریندارانی کیمیاباران ئێستا لەسەر جوودی نەخۆشخانە و دەستی هاوکاری کەسانی خێرخواز و ئێستا لەسەر دڵسۆزی وڵاتان دامی ئەو نەخۆشخانەیە کرێ هاوکاری بریندارەکانە کرێت و سستیەک بە ناردنەدەرەوەی نەخۆشەکانە هەیە جیاوازی هەیە لە ناردنەدەرەوەی نەخۆشەکانە بۆیە پێویستە ئەوانەی کە چارەسەرەکرێن تیمێکی پزیشکی دانراو نەک تیمێک بێت سەردانی هەڵەبجە بکە و بریندارەکان بەو شێوە بار و تەندروستە ناخۆشەی کە هەیەە من پێم خۆشە بەرپرسەکان بۆ ساڵی داهات وەکو پێشنیارێکەوەی کەم لە هەفتەی کیمیاباران و جینۆسایدی گەلی کووردا ئەو هەفتەیە هەر بەرپرسێک بێ لە ماڵی بریندارێکان بێنێتەوە بۆی بزانێ حاڵی بریندارەکان و نەخۆشەکان و کیمیاباران و تاقانە و کە سوکاری شەیدان و نەخێر لە ناو هەڵ بریندارەکانە نەمێنێتەوە ئێمە لە ئوتێلەکە شوێنیان بۆ دابینەکەین ماڵی خۆمانیان بۆ دابینەکەین بابێ لە ناو هەڵەبجەیەکانە یەک هەفتە بمێنێتەوە بزانە خەڵکی هەڵەبجەیەکان چۆن ژیان بەسەرە بن بەسەلەی خزمەتگوزاریەکان ئێمە دەرک بە ڕاستیەکەین کە ئەنجومەنی وەزیران خەڵکانێکی دڵسۆزێ یانویش کات بەڵام ڕێگریەکیش هەیە لە خزمەتکردن بەو کەسانی کە جینۆساید کراوە یعنی معقول نییە ئەوە ئێستا بەرەو یادی 35 ساڵی کیمیابارانی هەڵەبجە چین چەندمان یەکەمان ماوە خەڵکی بریندار هەبێ بەدەست ئازاری هەناسە توندیەوە بناڵێنی بپارڕێنەوە لە کەسانی خێرخواست تکاتان لەکەن ئەم نەخۆشەمان بۆ بنێرنە دەرەوەی وڵات یعنی بەڕاستی چارەسەرکردنی بریندارەکان و خزمەتی کە سوکاری شەیدان و وەرن ڕۆژانە سیرکەن بزانن
کە سوکاری شەیدان لە بانقەکانە بە چ لێشاوێک معاش وەرەگرن بە چ ناڕەحەتیەک موچە وەرەگرن هەرچەندە سوپاسی تایبەتیمەیە بۆ کارمەندەکانی بەڕێوەبەر ئەو شوێنانی کە خزمەت بە جینۆساید و کە سوکاری شەیدانەکەن بە وەزارەتی شەیدان بەڵام بەڕاستی ئەگەر بتەوێت خزمەت بە کە سوکاری شەیدان و خەڵکی هەڵەبجە و شوێنانی کە جینۆساید کراون هاوشێوەی هەڵەبجەیەکان بەڕاستی لێتان ناشارمەوە ماوەیەکە ماوەی چەند ساڵێکە سستیەکی زۆر تەواوەتی بە خزمەتکردنی خەڵکی هەڵەبجەوە دیارە مبالغە نەکەین بەرپرسەکان ڕازگۆیانە دەمانەوێت قسە لەسەر کەیسی هەڵەبجە بکەن ماوەی 4 دانە ساڵە بە تایبەت لە دروستبوونی ئەم کابینە نوێیە شتێک نەکراوە لەسەر دڵخۆشی خەڵکی هەڵەبجە و کە سوکاری شەیدان و بریندارەکان بێت و من پێم خۆشە بەڕاستی ئەنجومەنی وەزیران لیژنەیەک دروست کات ڕاستی و دروستی ئەوانەی کە کردویانە بۆ هەڵەبجە لە 4 ساڵی ڕابردووە بە هەموو لایەکی ڕابگەێنن بۆیە جارێکتر لە منبەرەی بەڕێستانەوە داوا لە وەزارەتی معنیەکەین وەزارەتەکان بە تایبەت تەندروستی و شارەوانی و شەهیدان بابێن 10 ڕۆژ لەناو هەڵەبجە بمێنەوە بەڕاستی ئەمانە ناکرێت لە نزیکی یادەکانە بە بەردەوامی باز لە مەعاناتە زۆرەکانی کە سوکاری شەیدان بکەین بریندارەکان بە بەردەوامی ئەناڵێنن ماوەی چەند مانگێکە دەبوو تیمی دووەمی بریندارەکان لە ڕێگەی نەخۆشخانەوە بڕۆشنایەتەوە بۆ خاکی ئێران ئێمە تاکەی نەخۆشڕەوانی ئێران بکەین تاکەی چاوەڕێ بکەین و بپارڕێنەوە تاکەی پارە لە بەردەستی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە نەبێت بەخواستی خۆی بتوانێت بریندار بنێرێتەوە و تەنسیقی لەگەڵ کۆمەڵی قوربانیانە هەبێت چارەسەری بریندارەکان کرد تاکەی برینداری کیمیاباران مقابلە بکرێت بەدەست ئازارەوە بناڵێنێت لەبەرەوە دادەباشەکەم خوازیارین تەمەنمان ڕۆشت بریندارەکانمان ڕۆژانە لێمان شەهید دەکرێت لەناو ئازارە ئەناڵێنین وەرە ڕۆژێک لەگەڵ بریندارێکا ژیان بەرنە سەر بزانە هەناسەتوندی خۆی و چۆن خێزانەکەشی بۆ بە کێشە لە سەر ناڕەحەتی ئەو نەخۆشی کە لە ماڵەکە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان ومێ دەکەین کە ئەمڕۆ یاخود ڕۆژی جیهانی قوربانیانی چەکی کیمیایی دەرفەتێک بێ بۆ گوێگرتن لە کێشەکان و هەم چارەسەرکردنی کێشەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی زۆر سپاس بۆ ئاراس ئابدەکرم سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە سپاس بۆ میوانداریەکەت کە ڕاستەوخۆ لە هەڵەبجە